بەخێر بێ خاتونجان سپاس بەخێر بێ سەر چاومان خۆشحاڵ بووین کە لەگەڵمانای من زیاتر سپاس بۆ ئەم تەوەرە جوانەکە هەڵتان بژاردووە خۆی ڕاستێکی من هیچ حەز بە لەچک ناکەم ناتوانم ئەنی هەستەکەم خەریکە ئەخنکەم کە لەچکەکەم ئەنی دەوروبەرەکەم زۆر زەخت ئەکەنە سەرم ینی زۆر ناقشی ئەوم لەگەڵاکەن تووشی عقدەی نەفسیان کردم بە جدی خەریکە تێکەچم دکتۆرە من ناتوانم لەچکەم تۆ بە ڕۆژۆ بیت بەڵێ بە ڕۆژۆ بیت بەڵام لەچک ناکەیت بەڵێ بە ڕۆژە بەڵام لەچک ناکەم ئەنی وا ڕاهاتومانی تحمل ناکەم هەستەکەم ڕۆحم دەرەچێکە ئەو لەچکەیان بەسەرما ئیترنی هەناسم بۆ نادرێ حرارەتم بەرزە بێتەوانە بەدەست خۆم لێ ناتوانم ئەی دەوروبەرەکەت چیت پێڵن دەوروبەرەکەم زۆر زەختەکەنە سەرمی ینی ئەڵێن بۆچی کە تۆ بە ڕۆژۆ بیت و کە نوێژەکەی بۆچی لەچک ناکەم من تەبیعەتی خۆمەیانی من ئەقڵم وا ئیبڕێکە لەچک نەکەم ینی بۆچی بیکەم ئەنی ئەوەی سە من تەمەنم 25 ساڵە لە شوێنێکی ئەهلی دەوام مەکەم ینی هەموو کەسێکی لاقی هەیە بەسەرمەوانە من بۆ خۆم حڕم ئەنی من ئەگەر لە شتێکەکە من گوناحبار بم لەسەری خوا خۆی دوای چۆڵی عقوبەمە لەسەری ینی لەو دنیا من عقوبەی خۆم وەرەگرم ئیتر بوازم لێنایە لەم دنیا بە ئیسراحەتی خۆم بجوڵێمەوانێ بەڵێ بە ڕۆژ و شەب و نوێژی شەکەم و جاروا هەیە دووشەمان و پێشەمانیش بە ڕۆژۆ بم بەڵام ناتوانم من ناتوانم لەچکەم بە دەست خۆم نییە باشە کە تۆ بە ڕۆژوو ئەبیت بۆ کێ بە ڕۆژۆ بیت بخوا بۆ خوای گەورە بە ڕۆژۆ بی وایە نوێژی شەکەیت هەر بۆ خوای گەورەیکەیت طبعا ئێگە لە چ بکەی بۆ کێیکەیت هەر بۆ خوای گەورە نیە گەورەیەکەم بەڵام ناتوانم ئەی نەگەشتمەتەوە قەناعەتە چی وات لێکا بڵێ ناتوانم ئەنی مرتاحیم پێی ڕانەهاتم پێی ئەنی لە خێزانێکی خۆمە هەر لە سەرەتاوانێ کەزیانی زەختی ئەوەی لێ نەکردم بڵێ تۆ ئیلا ئەبێ لە چکیت ینی ئێستا بۆ کە گەشتمەتە تەمەنی 25 ساڵی اینجا بیریانەکەی تۆ پێ مەڵێن بۆ لە چک ناکەی من لە ئەوڵۆ نەمکرد و ناشکەم کچی خۆم طبعا من ئەمێ باسی ئەوە بۆ بکەم کە تۆ وەکوتت بە ڕۆژۆبی نوێژەکانتەکەی و هەمووشی لە بەرخاتری خوای گەورەیەکەیت و لە پێناوی خوای گەورەشە بە ڕۆژۆبی تو نوێژی شەکەیت طبعا ئەمە وەکو بڵێ هیدایەت دراوی خوای گەورە هیدایەتی یاوی لەم دوو ڕۆوە جارێکیان قەبیلەیەکە چون بۆ لای پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەڵێن ئێمە ئامادەی موسڵمان ببین بینە ناو دینی ئیسلامەوە بەڵام ئێمە ناتوانین زەکات بین ناتوانین سەدەقە بین ناتوانین زۆر شت هەیە کە ئێوەی کەن ئێمە بیکەین بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ پیانە فەرمێ فەرموو وەرنە ناو دینی ئیسلامەوە و پیرۆزباییان لێکا و بە خێراتنی شانەکە بۆ ئاینی پیرۆزی ئیسلام دواتر سەحابەکان کە لە دەوری دانیشتون ئەڵێن ئەی پێغەمبەری خوات خۆیان ناتوانن هەندێک لە شعائرە دینیەکان کە وەکو زەکات و سەدەقە ئەمانە ناتوانن بیکەن خۆشیان توانە ئەمانە ناکەین و پابند نابین پێوەی چۆن ئەوە پیرۆزبایان لێکێت و بە خێراتنیانەکەی بەڵام پێغەمبەر درودی خوای لەسەر بێ ئەڵێ ئەوان مادەم دڵیان ئەوەی هێناوە کە بێنە ناو ئاینی پیرۆزی ئیسلامەوە و دڵنیاش بە کە دوایی خۆیان ئەوانە ئەکەن بۆ چونکە شارەزا ئەبن کە شارەزا بن وردۆر دەخۆیان ئەوانە ئەکەن جا ئەمەی تۆش ئەوەیە کە تۆ هێشتا بەتەواتی خوای گەورەت نەناسیوە ئەگەر بەتەواتی خوای گەورە بناسی دڵنیا بە خۆت لە ناخە ئەو بڕیارە ئەیت چونکە بڕیاری باڵاپۆشی بڕیارێکە کە لە ناخەوە سەرچاوە ئەگرێت یعنی بۆ پەڕی ئیمان و قەناعەتەوە سەرچاوە ئەگرێت هیچ کەس ناتوانێت بە زۆر پێت بکە و هیچ کەسێکیش ناتوانێت بە زۆر بە کەسێکی لابەرێک کە خۆی قەناعەتی پێی کردبێ جا ئەمەی تۆ پێویستی بە ئەوەیە قەناعەتێکی تەواوت بۆ دروست ببێ ئێستا دکتۆریا من نەگەشتمەوە قەناعەتە ئەخر بزەبێت نازانم جارێکە هەستەکەم زووە بۆ ئەو قەناعەتی کە من بە تەواوەتی خۆم داپۆشم جارێکە زۆر زووە بۆ ینی نازانم ئەنێ خۆشم لەوانەیە حەز بکەم کە لە چ بکەم بەڵام جارێکە ئامادە نەبم بۆی کە بە تەواوەتی بڵێم نەگەشتیتە قەناعەتی تەواو جان ئەنی من ئێستا نازانم چ بکەم دکتۆریان بۆی بگەم ئەو قەناعەتە کە بە تەواوەتیەوە من ئیتر لەم دەقەیە وانێ لە ڕەمەزانە لە هەموو کاتێکای تر لە چکەکەم بەڵام نەگەشتمەتەوە قەناعەت باشە گەر من پرسیارێ لە تۆ بکەم تۆ کە بەیانیان هەڵەسی لە خەوت تۆ ساعت چەنە چی بۆ دەوام ساعت نۆ چی بۆ دەوام ئەگەر ساعت حەوت هەموو ڕۆژە هەڵەسێنن لە خەو ئیزعاجی وایە پێت ناخۆشە پێت ناخۆشە لەو خەوە هەڵتەسێنن کە ساعت حەوتی بەیانیە و هەڵتەسێنن لە خەو توش تا ساعت نۆ دەوامەکەت هەیە پێت ناخۆشە بە ناخۆشی هەڵەسی بەڵام ئەی ئەگەر ڕۆژێکیان سەیران و گەڕانێکی خۆشت هەبێ لە ساعت شەشەوەی هەڵماسی بۆ سەیرانەکە هەڵەسی بۆی هەڵەسی وی زۆر بە دڵخۆشیشەوە هەڵەسی دوایە زۆر بە مرتاحیش هەڵەسی بۆ چونکە ئەزانی بۆ چی هەڵەسیت ئەزانی لەبەر خاتری سەیرانێکە لەبەر خاتری گەشتێکە جاری وایە تۆ سەفەری وڵاتێکەکەی پێتەڵەن ساعت 4 بەیانێ بێ لە مەتار حازر بی تۆ لە ساعت 3 هەڵەسیت و ئەچی بۆی وایە
کەواتە بۆ چونکە نەتیجەکەی ئەبینی چونکە بەرهەمەکەی ئەڵی لەبەر خاتری ئەوەیە سەبەبەکەی ئەزانی بۆچی ئەیکەی لەچکیش بە هەمان شێوەیە ئەبێ بزانی بۆ ئەیکەی ئەبێ بزانی بۆچی لەچکەکەیت یعنی ئەگەر نەزانی بۆچی لەچکەکەی نایکەی قەنەعەتیش بۆتە دروست نابێت بەڵام ئەبێ سەبەبەکەی بزانی ئەبێ هۆکارەکەی بزانی ئەبێ بزانی لەبەر خاتری چی کاتێ ئێمە طبعاً ئێمە کاتێکە خۆی گەورە مرۆڤەکانی دروست کردو بە هەردوو ڕەگەزەوە هەر خۆشی فەرمانی کردووە بە کچان کە لە چ بکەن بۆ چونکە ئەوەی بە پێویست زانیەوە بۆ کچان چونکە زانێت کە کچان پێویستیان بە لەچکەکەیە باشە کە ئەمە خۆی گەورە فەرمانی پێکردوین کەواتە ئێمە ئەبێ خۆی گەورە خۆی بناسین خۆی گەورە خۆی بناسین بزانین کە خۆی گەورە واجبی کردو بە سەرمانە فەرزی کردو بە سەرمانە هەر شتێکیش کە خۆی گەورە فەرزی کردوێ بە سەرمانە ئێمە بە دوایە بچین بگەڕین بزانین بۆچی ئەمەی فەرز کردو بە سەرمانە چونکە خۆی گەورە کاتێ لە سوورەتی نورە زۆر بە جوانی باس لە ئاەتی حیجابەکات بۆ ئافرەتان ئەفەرمێ فەلیضربن بخمرهن على جیوبهن ئیترەوە زانی خومر یعنی چی یعنی سەرپۆش یعنی ئەو شتێکە سرتدا ئەپۆشێ کەوتە خۆی گەورە ئەمری پێکردوین چۆن ئەمری پێکردووی بە نوێشکردن چۆن ئەمری پێکردووی بە ڕۆژوگرتن بە هەمان شێوە ئەمریشی پێکردووی کە تۆ لە چ بکەیت لەبەرەوە تۆ پێویستەکە بگەیتە قەنەعەتێکی تەواو کاتێکە ئێستا نازانم دکتۆرێکیان ئەفۆم کە قسەشە پێ بڕم بەڵام ینی نازانم بەچی بگەمە ئەو قەنەعەتەکە من لەچکەکەم ینی ناتوانم بگەمەوە قەنەعەت ینی نازانم چی بکەم تۆ بێ ناڵم ئەبێ تۆ خۆشەویستی خی گەورە لە دڵ تا دروست تۆ خۆشەویستی خی گەورە لە دڵمانە ئەبێ خی گەورە بناسی دکتۆرێکیان ئەگەر خۆشەویستی خی گەورە لە دڵمانە بۆیە من بۆچی ڕۆژ و نوێژمە کردیانی ئەوە خۆشەویستی خی گەورە لە دڵمایە بەڵام ئەوەیە کە من نەگەیشتمەتە ئەو قەنەعەتە کە من لە چکە ناسینی تەواوەتی نییە بۆ خی گەورە ئەبێ بە تەواوەتی خی گەورە بناسی ئەزان چی کە تۆ خی گەورەت ناسی بە تەواوەتی کە خۆشەویستی تەواوەتی خی گەورە لە نەختا دروست بوو هەر شتێک خۆشەویستەکەت پێ بڵێ ئەیکەیت لەبەر خاتری خۆشەویستەکەت چکە زۆرت خۆشەوێ إن المحب لمن يحب مطيع هي أما ياسای لە ژیانتە یعنی تۆ کە کەسێکت ناسی کەسێکت تەواو خۆشویست لە دڵەوە فەرمانەکانیشی جێبەجێ ئەەکەی قەنەعەتەکەی بە فەرمانەکانی بەڵام کاتێککە هێشتا مابێتت خی گەورە بناسی هێشتا عەزەمەتی خی گەورە و گەورەی خی گەورە هێشتا لە دڵ تا دروست نەبوو بێ لەوانێ نوێژ بکەی لەوانێ ڕۆژوو بگری وەکو عادەتیەک بەڵام هێشتا ئەوە نییە کە بڵێ تر تەواو جێبەجێ هەموو فەرمانەکان یەکەم چونکە هەر خی گەورە کە ئەمرە پێکە بە نوێشکردن هەرۆشە ئەمرە پێکە کە تۆ لە چ بکەیت ئەزانی چۆنن دکتۆرەکان ئێستا دەوروبەرەکەم بە شێوازێکی ئەوەنە ناشرین کە پێم ئەڵێن تۆ بۆ لە چک ناکەیت و تۆ لە خوا ناترسی بۆچی لە خوا ناترسمانی لە خوا ترسم بەڵام بە شێوازێکی ئەوەنە ناشرین تۆ بەخۆشەویستی خی گەورە بیکە بزڵبێت زۆر جار دەوروبەر واد لێ ئەکەن کە تۆ نەتوانی بڕیارێ بی دەوروبەر بزڵبت کاتێککە ئەو ترسێنێ ئەو ترسێنێ بە ترسی خی گەورە واد لێ ئەکات تۆ دوورکەویتەوە لە فەرمانەکانی پێمەڵێن تۆ تاکەی وابیت و تۆ کا تاکەی لە چک ناکەیت تۆمە تۆ نازای سەریشە لە خۆ تێگاوە بە ڕۆژوە بیت و لە چک ناکەیت و بۆچی سرم لە خۆم تێگا پێی نامۆکی جوانت کرد لە سەرەتا قسەیەکی جوانت کرد ئاوت لە مناڵیەوی چمپیۆنە وتوم ئێستا کە تەمەنم گەیشتە 25 ساڵە کتتو پڕ پێمەڵێن ئەمە طبعاً بێ دایک و باوکی گویان لەمە بێ دەوروبەرەکەت گویان لەم قسانە بێ چونکە بەجددی تۆ گەر مناڵێک لە سەرتاوە ئەم خۆشەویستیت لا دروست نەکرد بێ ئەم شتانت بۆ باز نەکرد بێ هەندێشت نەیە بێ بە گویان لەم بوارەوە قەنەعەت پێ نەکرد بێ یعنی ئەمە دایک و باوکیشت ئەبێ لێرە ئەبێ بەخۆیان بچنەوە چۆن لە 25 ساڵیا یەکسەر کت و پڕ پێچەڵن کەواتە دایکان و باوکان یعنی تۆ گەر لە مناڵیەوە هەندێک شت هەیە مەبادیئە هەندێک شت هەیە عەقیدەیە هەندێک شت هەیە فکرە تۆ بێ لە مناڵەکەتە بیچێنی یعنی ئەمانە عەقیدە سەر ئیشی دایک و باوکە کە بێ وردوردە لەناو مناڵەکەی خۆیان بیچێنێ کاتێککە تۆ لەگەڵ مناڵەکەتە بە هیچ شێوەیەک باسی ئەم شتانە ناکەی کت و پڕ لە 25 ساڵیا و یەکسەر داوای ئەوەی لێکەی نا ئەبێ وردوردە هەنگاو بە هەنگاو جا دوای ئەوە شتێک هەیە کە لە مەسەلەی باڵاپۆشیە لە مەسەلەی لە چکردنا شتێک هەیە کە بە زۆر ناکرێت ئەمە هیچ کەس ناتوانێت بە زۆر بیکە و ناشکرێت بە ترس وای لێ بکەی بیکە بە ترسیش ناکرێت کەواتە باشترین شت چێ بۆەوە ئەبێت تۆ هەوڵبەی قەنەعەتی پێ بکەی ئەبێت تۆ هەوڵبەی خۆشەویستی کەی لای ئەبێت تۆ هەوڵبەی جوانترین نمونەی پێشکەشکەی لە وارە ئێستا کە ئەم کاتی ئەم خاتونە باسیەوە کات ئەڵێ ئەم ترسێنن تۆڕە ئەبن لێم بە شێوازێکی زۆر ناخۆش ئەمە نا ئەمە لە چک بەم شێوازە ناکرێ لە چک بە خۆشەویستیەوە کرێ خۆشەویستیش بۆ کێ بۆ خی گەورە بۆیە من پێت ئەڵێم کچە جوانەکە طبعاً تۆ هەتاوەکو خی گەورەت ناسی ئەو کاتە ئەتوانیت هەموو فەرمانەکانی جێبەجێ بکەی وەکو یەک با هەندێک پرسیاری تر لە تۆ بکەم تۆ قورئانە خوێنیتەوە لە ڕەمەزانە
دوای ڕەمەزانی شەر بەردەوامی لەسەری هەست بە چیەکەی کە قورئان خوێنی زۆر مرتاحە بم زین چۆنە دکتۆریکان ئێستانی کەسی کوتۆیان کەسێکی ترکە من لە ژیانی خۆما ئیناستم بە شێوازێک کە ئەنی بە لەفزێکی جوانەوانە خۆ من ناڵم کەسەکەم مەستاومەرایی بۆ من بکەن نەخێر بەڵام ینی هیچ کەسێک مەجبور نە بە کەسی بەرامبەری بڵێ ئەو تۆ خێرتەگا بڕۆ ئەو لە چکە بکە ینی ئیلا کەسەکە باشەی تۆی ئەوێ بەڵام هیوا هەیە باشەی منیشی ئەوێ بەڵام ئەوە نە بە لەفزێکی ناشرین ئێڵێ ینی تەوا من پاشەکشە ئەەکەمەوە لەوانی من ناتوانم بە زۆر بکەم بەڵام ئەگەر تۆ مەسەرەن کیۆک و بەڕێستان مەسەرەن کەسێکی ترکە لە نزیکەوە ئەم ناسێ ئەنی بۆ ناکرێ بە لەفزێکی جوان تۆ پێم بڵێ بۆ ئیلا بێ بڵێ وەڵاخوا وا ئەو سووتێنێت واو لێکە واو لێکە باشە منیشەزانم ئەم سووتێنێ منیشەزانم جەهەنەم هەیە و بەهەشتی ژێ و ئەنوا عەزاب هەیە لەو دنیا بەڵام من بۆ شێوازە نایە مەسەر قەناعەت کە تۆ بە شێوازێکی ناشرین بەخوا تا بەیانی هەموو دنیا قسەم بۆ بکات من نابم بە لە چک بەسەر کە بە شێوازێکی ناشرین پێم بوترێ هەر نەک لە چک هەموو شتێک لە ژیانی خۆما کە بە شێوازێکی ناشرین پێم بوترێت و کاپ ئیل بڵێن ئیلا بیلامە فەرزە تۆ ئەبێ بیکەی من نایکەم ئیلا بەشتەکەن شیرین بێ لە دڵی خۆما و قورئانی خوێنم و زیکری شەکەم و زۆر مرتاحیشم و ختمی قورئانیشم کردووە سپاس بۆ خواکانی ئەشتانە بەڵام لە چکەکە ماوە ینی نازانم تاکیدم کە هەر لە سەرەتاوانێ کەسێکی وەکو تۆ دکتۆرێکیان بە شێوازێک بە لەفزێکی جوانەوە دانیشتایە بە منی بووتە ئەمە بۆ ئەوە باشە ئەمە لەبەر ئەوە ئەکید بووم کە هەر لە سەرەتاوە نەک لە ئێستاکە تەمەنم 25 ساڵە هەر لە سەرەتاوە ئەم کرد ینی لە سەرەتای گەورە بوونمەوانێ بەڵام کەس پێی نەوتم و ئێستاکە ئیتر تازە بە تازە بیریانەکەتانیاڵێن لە چکە و منیش نایکەم ئەها کەواتە بینەرانی ئازیزانی زۆر ئەمە وەکو پەیامێکە بۆ هەر هەمومان بۆ دایکان و باوکان بۆ هەموو دەوروبەرەکەی کاتێککە ئەتەوێت شتێک بە مناڵەکەت بڵێ نابێ بە شێوازێکی تند و تیژ نابێ بە شێوازێکی بەکارهێنانی شێوازی ناشرین بێ لەگەڵ مناڵەکەتە ئەمە زۆر گرنگە یعنی ئێمە زۆر جار خۆشمان بە مسلمانە زانین ئەمانەی خەڵکیش چاومان لێ بکەن ئەمانەی خەڵک چاو لە ڕفتارەکانیشمان بکەن بەڵام ناکرێ ئەوە بە شێوازێکی تند و تیژ و بە شێوازێکی ڕق و تون بین لەگەڵ کەسی بەرامبەرە تۆ کاتێککە بینی بەرامبەرەکەت نوێژەکە کاتێککە بینی بەرامبەرەکەت ڕۆژۆگرێکەوەتە ئەمە هیدایەتێکی خێری تایە ئەم کەسە فترەیەکی زۆر پاکی تایە کەواتە بۆچی ناشرینی ئەکەی لە بەرچاوی کەواتە زۆر جاریمەش خۆمان بە تاوانبار بزانین وەکو دایکان و باوکان یان خۆمان بە تاوانبار بزانین وەکو کەسی بەرامبەر بە کەسێک ئاوا بە پێی بڵین ئەگەر وانەکەی خی گەورە ئەوسووتێنێ و خی گەورە عەزاب تایە و خی گەورە لە جەهەنەما ئەوسووتێنێ نا بۆ خی گەورە لای خۆشەویست ناکەی بوای لێ ناکەی ئەمنە خۆشەویستی خی گەورە لە ناو دڵیا بێ خۆی ئەو بڕیارە بە خۆی جوانیەکان ببینێ خۆی بەخەڵسێت بەوەی کە بڵێ من خوامی خی گەورم زۆر خۆشە لە خۆشەویستیم بۆ خی گەورە چی فەرمانم پێ بکە ئەوە ئەەکەم کاتە ئەمە زۆر گرنگ کاتە ئەمە بێ شێوازی قسەکردنمان بۆ کچەکانمان بگۆڕین لە شێوازێکی تند و تیژە و بۆ شێوازێکی نەرمونیان بۆ شێوازێکە شتەکانی لا خۆشەویستکەین کەمە زۆر گرنگە اینجا دوای ئەوە یعنی من دڵنیام کچەکانمان ئەوەنە سێری ڕفتارمانەکەن ئەوەنە سێری هەڵسوکەوتمانەکەن ئەوەنە بە ڕفتار و هەڵسوکەوتمان کاریگەرە بن ئەوەنە بە قسە کاریگەر نابن کاتە بە ڕفتارێکی جوان بنوێنین لە بەرچاوی کچەکانمانە بۆی کچەکانیشمان قەناعەتیان بۆ دروست ببێ کاتە بۆ شێوازە قەناعەت دروستە بێ جا لەبەرەوە من لەگەڵ تۆە ئیشەڵڵا خی گەورە خۆی هیدایەتی مرۆڤەکانەیە خۆشی یارمەتی ئینسانەیە بۆ بڕیاردان تو داوا لە خی گەورە بکە مادەم دڵێکی پاکت هەیە مادەم فترەیەکی پاکت هەیە مادەم خۆشت بە پێخۆت هاتووی بۆ بەرنامەکە کە باز لەوە ئەکەیت کە من دەوروبەرەکەم بەم شێوازە مامەڵم لەگەڵاکەن لە مۆزوعی لە چکە کەواتە تۆ ینی ئەمەلێکی خێر هەیە لە تۆیە مادەم ئەمەلێکی خێر هەیە لە تۆیە تۆش ئەمانگی پیرۆزی ڕەمەزانە دوعا بکە بپارڕێرەوە لە خی گەورە یعنی بپارڕێرەوە کە خی گەورە خۆی هیدایەت بە خۆی تەوفیقت با لە بڕیارەکانتە چکە کوتم باڵاپۆشی یاخود لە چکردن بڕیاریش لە ناخەوە ئەبێ بەو پەڕی قەناعەتەوە بەو پەڕی ئیمانەوە سەرچاوە بگرێ ئەگەر ئەم بڕیارە لە ناخی توە بە قەناعەتەوە نەبێ دواتر هەیە لە سکێکە کات و دوای لای ئەبە جا من حەز ناکەم تۆ بۆ شێوازەبی لە چکێ بکەی لەبەر خاتری قسەی دایکت و باوکت و دەوروبەرەکەت و دوای لای بی نە ئەڵم کاتێ بڕیارەکە بە کە ئەو پەڕی قەناعەتە بۆ دروست بێ قەناعەتیش چۆن دروستە بێ لە ناسینی خی گەورە ینی ئەم ماوەیان پێم خۆشە هەر لەگەڵمانابی بەردەوامبی لەگەڵمانە ئێمە کۆرسمان هەیە دەوراتمانەیە حتا بابەتمان هەیە و بەرنامەی تریشمانە بێ لەسەر ناسینی خی گەورە لە ناو پیرۆزەکانیەوە ئەگەر تۆ تاو لە ناو پیرۆزەکانی خی گەورەکە نەوە ناوی هەیە لە هەر نەوەنۆکەیە خی گەورەت ناسی
بەتەواوەتی ناسیت ئەو کاتە خۆت لە دڵ ئەو بڕیارە ئەیت ئەو کاتە پێویستە بە هیچ کەسێکی تر نابێ ئەو بڕیارەوە لە بریت و بڵێ ئەبێ بە زۆر بیکەین نا خۆت لە نەخە ئەو بڕیارایت جا لەبەرەوە لەگەڵمان بە یعنی خۆشت سەرچاوت بۆ ئەنێری مەزدەرت بۆ ئەنێری حەزەکەم بەجددی ینی زۆر خۆشحاڵی شە بمکەم ئەو شتانەی کە ئەو کەسانەی کە لە چک بەسەرن یان شتێک یارمەتی یەکتری بن و بڵاویکەنەوە لە ناویەکە نەک بۆ شێوازێک کە بە شێوازێکی ناشین پێ بڵێنەوە تۆ ینی ئەم قسەی زۆر نەوەی شەیکەم یانیڵن تۆ ینی ئەفم کە دکتۆرێکیان زۆر داوای لە بنەکەم من تۆ سەری لە شەیتانی شتێکەوان بە ڕۆژەبی تو لە چکیش ناکەی ئەنی بۆ سرم دێتی گیاوانی نیکەم ئەنی حەزەکەم بیکەم بەڵام بۆ شێوازە ناکە بە شێوازێکی ناشرین پێم بوترێ بۆ شێوازە ناکە پێم ئەنی مجموعی دەستەواژە هەیە لەگەڵ ما بەکاری پێێنن پێم بڵێن تۆ ملحیدی تۆ خۆشە نازانین چێکی تۆ نەخوێنم ینی بەجددی من ئینسان ناتوانێت قەرار لەسەر من بە ئایا من کافرم یان مسلمانمەوە هەر ئەنی نەهی لێکراوە کە ئینسان بە ئینسانێکی تر بڵێ کافر ئەوەسان هەر خۆ کەسێکەوە بە منەڵێت تۆ کافری لەبەروی لە ڕەمەزانە لە چک ناکە و خۆی گوناحبارە بە من گوناحبار نابم من گوناحبارە بم لەسەرەوەی لە چک ناکەم خۆ ئەزانم کە گوناحبارە بم بەڵام کە ئەوەنە بە شێوازێکی ناشتین و ناخۆش پێ متراوە لەبەر چاوم بکەوتووە ئەنی هەر لە مناڵیەوە مجموعە شتێکە ئەنی لە کۆمەڵگەی ئێمە بەکارهێنرێ زۆر ئەنی ناوعێکە بۆ نمونە پێتان خوا کوێرتەکە ئەو بکەیت و خوا ئەمە لێکاوا بکەیت ئەەکەم تۆ بترسی لەخوا بەڕاستی خوای گەورە زۆر لەوە ئەنی میهرەبانترە کە تۆ لی بترسی زۆر لەوە لێبوردەترە کە تۆ لی بترسی ینی خوای گەورە لە دوای هەموو شتێکەوە کاڵێ عد إلى الله يعني تواو إتر أو همشتك أكره بلام بالمنالك وقت ترسينن كإتر همشتك لبرتشاو أوكي يعني لبرتشاوي أكره يعني ويليد لترسا إيكا يعني واد تنجان راوين إمك لخوش يستخواي بكين يعني ترسين راوين لبرتشاو من كتوا يعني بداخل بۆ ئەو شێوازی کە بۆ گەیاندنی پەیام بەکارهێنن یعنی من زۆر جارەڵین گەیاندنی پەیام لە خودی پەیامەکە گرنگترە یعنی تۆ بتێ پەیامێ بگەێنی بە کەسی بەرامبەر ئەو گرنگترە لەوەی کە چۆن ئەو پەیامە ئەگەیەنیت بە چ شێوازێک ئەیگەیەنیت یعنی ئاینی پیرۆز ئیسلام جوانترین پەیامە بەڵام ئایا ئەو کەسانەی کە هەڵگری ئەم پەیامن چۆن ئەیگەێنن ئەمە زۆر گرنگە جا لەبەرەوە کەسمان بینیوە کە لە گەیاندنی پەیامەکە هەر پەیامەکەی لە بەرچاوی خەڵک ناشرین کردووە هەشمانە هەر لە گەیاندنی پەیامەکەی زۆر جوان کردووە لە بەرچاوی خەڵک جا لەبەرەوە چەندین نمونەی وەکو ئەم خاتونە ئازیزە وەکو ئەم کچە جوانە ڕۆژانە یعنی لە ناو کۆمەڵگای ئێمە هەیە بەداخەوە یعنی نازانێت چی بکە لە بینی ئەو ترسە زۆرەی کە بۆی دروستەکەن و لە بینی ئەوەی کە تۆ کافری تۆ ئەچیتە جەهەنم تۆ خواکوێرتەکە تۆ بەم شێوازە یعنی سەری لێ تێک چووە ئەڵێ من چۆن ڕێگە ڕاستەکە بدۆزمەوە چۆن پەیامە ڕاستەقینەکە بدۆزمەوە جا بۆیە ئەمە ئەرکی سەرشانی هەریەکە لە ئێمە قورستر ئەکا کە ئێمە چۆن بە چ شێوازێ پەیام بگەێنین بە چ شێوازێک ئەوەی کە پێمانە بیگەێنین بە بەرامبەرەکە و بتوانانی قەنەعەت بە بەرامبەرەکە بکەین جا ئاسانترین ڕێگە بۆ قەنەعەتکردن بە بەرامبەر خۆشەویستیە یعنی ئینسان زۆر بە خۆشەویستی توانێت زۆر شتی گەورە بکە بە خۆشەویستی خوای گەورە توانی هەموو شتێ بکەی یعنی من زۆر جار کە کەسێک شتێک لە دڵەوە حەزی لێ ئەکا لە دڵەوە حەزی لێ ئەکا کە بیکە هەموو دەوروبەرەکەی ڕێگر بن لە بەردەمی ئەم هەریکە بۆ چکە لە دڵەوە ئەو شتەی ئەوێ جا ئەمە بۆ تۆشە کچی جوانم یعنی تۆ شتێک کە لە دڵەوە دواتر ویستت هەموو دەوروبەرەکە بڵێ مەی کە تۆ هەریکەی چکە لە دڵەوە ئەتەوێ جا منیش ئەمەوێت بڕیاری تۆ کە دواتر بڕیاری باڵاپۆشیتدا ئینشاءڵڵا لە دڵەوە بێت لە دڵەوە بێ یعنی قەنەعەتێکی تەواوەتی بێ ئەو کاتە کە قەنەعەتێکی تەواوەتی بێت هەموو کەس پێ بڵێ قژت جوانە بۆچی دای ئەپۆشی هەموو کەس پێ بڵێ ئەخ دای مەپۆشە بۆ خێرا خۆت پیرەکەی ئەم قسانە زۆرەکەن بەرامبەر ئەو کاتە نا تۆ بەعکسەوە ئەوەنە بە قەنەعەتەوەیکەی ئەو قسانە هیچی کاریگەری دروست ناکات لەسەر تۆ چکە بە قەنەعەتەوەیکەی جا لەبەرەوە من لەگەڵ تام یعنی ئەبێ بە قەنەعەتەوە بیکەی منیش لەگەڵ ئەوەیانیم کە کەسێک هەروە لە چکێ بکات لەبەرەوەی دایک و باوکی ئەیترسێن و هەڕەشەی لێکن نا ئێستا من زۆرم پێخۆشە کە خۆت هاتووی بۆ ئێرە ئەمە ئازایەتیە لە تویا کە خۆت هاتووی بۆ ئێرە و خۆشت ئەمانەی کە لە ناو دڵتا دەری ئەبڕی تۆ کەسێکی ئازای ناتەوێت بە بێقەنەعەت ئیشە بکەیت ئەمە زۆر جوانە لە توێ ئەنی ئەزاین چۆنە لەم کۆمەڵگەی ئێمە بە هیچ جۆرێک ینی
بیرڕای تاکە کەس وەرناگیرێ ینی مافنیان بۆ کەسەکە بە دڵی خۆی تەسەڕوفاتکە من ناڵم تەسەڕوفاتێ بکەی کە تژی کۆمەڵگاکە بێ بەڵام ئەوەی کە خۆت دەتەوێ بیکەی ئێستا بۆ نمونە من جارێەوە هەبڵ ناو بازارە ڕۆشتم ئافرەتی پیر بەلامە ڕۆشتۆ توێتی ئەی ڕۆڕەشی دنیا قیامەتی بێ بەم ڕەمەزانە لە چەنەکرۆ ئەخ بۆم پێڵێ ینی من چتاوانێک پێ بڵێ ئەنی مەجموعەیەشت هەیە ینی پیاوم ئەوێت و بۆ ڕەمەزان بێت و بەبێ لە چک بڕاتە ناو بازاڕەوانێ ئەم منێ قسە پێ ئەوترێ منێ قسە بۆترێ هەلا جاریوە هەبم بەگریانەوە چوومەتەوە ماڵوانی ئەوەنە قسەی ناخۆشم بەرامبەر کراوە ئەنی بەڕێ من ئەوانەش کۆتاییان پێبێت مەجموعەیە تعلیق و دەستەواژە هەیە کۆتایی پێبێت و هەروەها هەر کەسە و بەڕای خۆی کە چۆن بیرەکاتەوانێ تا ڕادەیەکە زیان بە کۆمەلگاکەی نەگەێنی ئەنوازی لێبێنن کە بە شێوازی خۆی بیرکاتەوانێ و ئینشەڵا خوای گەورەش کە ئێستا تۆ قسانە بۆم نەکەیت و من بە دڵنیاییەوە بە بەردەوامی یەمەوە بۆ لای جەنابتان ئینشەڵا ئەو خوا زیاتر هیدایەت مەهاتوو ئینشەڵا دایمەن داوای هیدایەت کە لە خوای گەورە خوای گەورە خۆی هیدایەتەیە خۆشی تەوفیقتەکە بۆ بڕیارەکانت جا لەبەرەوە ئێمە هەمیشە لە بڕیارە داوای هیدایەت و تەوفیقەکەین لە خوای گەورە ئێمە هەموو تۆم جارە لە نوێژەکان تا 7 جار لە ڕۆژێکاڵی ئیهدینا الصراط المستقیم داوای ڕێگە ڕاستەکەی لە خوای گەورە کەواتە هەر خوای گەورە خۆی هیدایەتە بە مادەم تۆ فترەیەکی پاکت هەیە مادەم تۆ ناخێکی پاکت هەیە مادەم تۆ فەرمانەکانی خوای گەورە و نوێژ و ڕۆژ و ئەمانە جێبەجێکی کەواتە ئەوەی تریشان ئاسانە بێ لەسەرت ئینشەڵا بەس ئەوەیە کە تۆ خوای گەورە تەواو ناسی و خۆشەویستی چوە دڵتەوە تەواو هەموو شتێکی هەموو فەرمانەکانی بەگوێکەیت ئینشەڵا ئەما بێ بە سەرەتایەکی خێر بۆ تۆ وەتوانی هەنگاوێکی زۆر باش بی و بڕیارێکی بی بە قەناعەتەوە بییت کەواتە ئافرین بۆ تۆ کە هاتی بۆ بەرنامەکەمان دەستخۆشیت لێ ئەەکەم و ئینشەڵا تۆ دوای ترێبی بە نمونەیەک بۆ هەموو کچانی تر کە هەر کچێکی تر کە نەیتوانی قەناعەت بێنێت تۆ بۆ شێوازە جوانی خۆت کە چونکە خۆت پێیا تێپەڕیوی ئەتوانی بە قەناعەت بە دەوروبەرەکەشت بکەی بەڵام بە شێوازێکی زۆر زۆر جوان